لە ئێستاشدا ئیرادەی بەدەستهێنانی مافەکان و بەردەوامی لە خەباتی مەدەنی ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبێت و مامۆسایان لە هەموو کات زیاتر پێداگر و خۆڕاگرن لەسەر گەیشتن بە ئامانجەکان. بەداخەوە ئەم دەسەڵاتە لە فێڵکردن بەردەوامە و ئەو موچەی دەیدا موچەی مانگی یەکە و ئەوەش بەمانای ئەوەیە موچەی مانگی 12 نادات. ئەمەش نەک دانی موچە نییە، بەڵکو ستەمێکی تازەیە بە پێدانی کەمتر لە کۆکردنەوەی 2 ڕوبع موچە. ئێمە لە ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی لە ئێستادا پێمان وایە خەباتی مەدەنی مامۆسایان و فەرمانبەران دوای خێوەتگەی ناڕەزایی و مانەوە لەسەر شەقام بۆ ماوەی 10 ڕۆژ و گواستنەوەی ناڕەزایەکان بۆ شارەکانی هەولێر و دوهۆک پێی نایە قۆناغێکی کاریگەری نوێوە و بۆیە لێرەوە ڕای دەگەیەنین کە یەک هەموو دەستکاریکردنێکی پاشەکەوتی موچە بەرهەمی ناڕەزایەتیەکان و فشارەکانی هەمووانە، بەڵام موچەی بێپاشەکەوت مافێکی یاساییە، ڕازیبوون بە کەمتر لە موچەی تەواو ستەمێکی ترە لە خۆمانی دەکەین. هاوڵاتیانی کوردستان دڵنیا دەکەینەوە ئەم خەباتە مەدەنیە بەردەوام دەبێت و میکانیزمی گونجاو دەگرینە بەر لە پێناو مافەکانمان. پشتگیری هەڵوێستی خۆڕسکانەی مامۆسایان دەکەین بۆ نەچوونەوە هۆڵەکانی خوێندن و پاڵپشتی تەندروستکاران و توێژەکانی تر دەکەین لە ناڕەزایەتیەکانیان. بۆ ئەم مەبەستەش ڕۆژی یەکشەممە بەرواری 8/4/2018 کاتژمێر 9 سەر لە بەیانی خۆپیشاندان و ڕێپێوانی بەرفراوان لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا ئەنجام دەدەین و ڕۆژانی داهاتوو بە ڕاوێژ لەگەڵ ناوچەکانی تر پێکەوە بڕیار دەدەین.